سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی بازنەی هەڵبژاردندا لەگەڵتان دەبم. هەمیشە وتومە و دەشیڵێمەوە کاندیدەکان و بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بربژێری بەهێزن، بە دڵسۆزی و بە کارامەیی هاتوونەتە پێشەوە دەیانەوێت وەک ڕابردوو چۆن لە ڕابردوودا بربژێرەکانی ڕابردوو خزمەتیان بە چین و توێژەکانی کۆمەڵگە و هاوڵاتیانی کوردستان کرد، دووبارە بەهێزێکی نوێەوە بربژێرەکان هاتوون و دەیانەوێت متمانە و دەنگی ئێوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تایبەتتر هاوڵاتیانی سلێمانی بەدەست بێنن. بۆ ئەم جارە محەممەد بێسەری وەکو بربژێری 58 لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانیەوە و لە بازنەی هەڵبژاردنەوە لەگەڵمان دەبێت. کاک محەممەد بەخێر بێت. زۆر سپاس قوربان. زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک محەممەد، بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان بربژێری بەهێزن، بربژێری ئامادەکراون، هەریەکە و لەلایەکەوە دەتانەوێت لە ڕوانگەیەکەوە دەتانەوێت خزمەت بە ئایندەی هەرێمی کوردستان بکەن. بەڕێز محەممەد بێسەری وەکو کاندیدی ژمارە 58 لیستی 190 دەیەوێت لە چه ڕوانگەیەکەوە خزمەت بە ئایندەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و تایبەتتر سلێمانی بکات؟ بەناوی خۆی گەورە بەخشندە میرەبان پێشنگی سڵاوێکی شۆڕژگەڕانە لە تەواوی خەڵکی کوردستان و تەواوی هەواڵان و کاندیدانی پارتی دیموکراتی کوردستان. ئێمە کە کاندید کراوین وەکو فەرماندەیەکی ئەسکەری، ئێمە ئەمانەوێ ئەو چەند ساڵەی کە لە خزمەتی گەلەکەمان نابووین لە بەرگریوە بیگۆڕین بۆ بەرگریەکی تر. جاران ئێمە لە جەبەکانە بەرگریمان لە دوژمنانەکە بێنە خاکی کوردستانەوە. ئەمڕۆ لە پەرلەمانەوە بەرگری لە هاوڵاتیانی خۆمانەکەین کە هیچ شتێکی نایاسایی لە پەرلەمانە نەکرێ بەرامبەر بە هاوڵاتیانی خۆمان. بۆیە ئێمە هێز و تواناکانی خۆمان لە جەبەکانەوە ئەگۆڕین بۆ ناو پەرلەمان، ئەگۆڕین بۆ ناو شارەکان. بۆ لە شارەکانە هەزاران خزمەتی توانین لەسەر یعنی ئەوەی لە سەربازی کردومانە لە ناو شارەکانیش بیکەین. هاوڵاتیانی ئێمە لە زۆر ڕووە باری دەرونیان تێک چووە، هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە مەبەستە لە سلێمانیە. بەڵێ سلێمانی بەتایبەتی مە سلێمانی، چکە ئێمە کاندیدی سلێمانین، من بە دەنگی خەڵکی سلێمانی ئەچمە پەرلەمان دیفاع لە تەواوی کوردستانەکەم بەتایبەتی خەڵکی سلێمانی، چکە کۆمەڵە خەڵکیان بەلا ڕێیا برێن. ئێمە ئەبێ بۆیان ڕوونکەینەوە خەڵکی سلێمانی ینی بزانن کێ هەڵە بژێرن و دەنگیش بە کێدەن. باشە، من دەمەوێت لە چەند خاڵێکدا لەگەڵ بەڕێستانە گفتوگۆ بکەم کە خاڵە ئەمن و ئەمانەکەی شاری سلێمانیە. دەتانەوێت لە ئایندەدا و لە ڕابردوودا ئەگەر بەرپرسیارەتیشتان نەبوو بێت لە ڕێ دەسۆزەکەتانەوە توانیوتانە دەسۆزێک بن بۆ خاکی پیرۆزی کوردستان، بەڵام بۆ ئایندەی سلێمانی دەتانەوێت چی بکەن؟ ئێمە ئەمانەیە بۆ ئایندەی سلێمانی هەمان ئەمن و ئاسایشی دووهۆک و هەولێر لە سلێمانی بەرپا بکەین، چکە ئەمن و ئاسایشێکی تەواو لێ هەموو کەس ئازادە، هەم هاوڵاتی هەم بازرگان. جامە شتێکی زۆر گرنگە. کاک محەممەد، بۆ تا ئێستا ئەمە نەکراوە؟ مەبەستیان نییە. سلێمانی مەبەستی مەبەست لە سلێمانی کەواتە حکوومەتەکانی بەڕێز نێچیروان بارزانی و بەڕێز مەسرۆ بارزانی مەبەستیان بووە چۆن خزمەتی دهۆک و ئاکرێ و زاخۆ هەولێر دەکرێت بەو شێوەیە خزمەتی هەڵەبجە و گەرمیان و پێنجوێن و سلێمانی بکرێت. بەڵێ ئەمە من پێ دەڵێم ئێمە کە خزمەتی دووەک و هەولێر کراوە بە زیاتر و ویسمانە خزمەتی سلێمانی کەین لە پرۆژگانیشا ئێمە پێمانە، ینی ئەو پرۆژانی کە بۆ سلێمانی دەچێت لەوانەی هەولێر دووەک زیاترە، بەڵام لێر تەنان لە ڕێی پرۆژگانی زۆر ڕێگریەکەن و لە ڕێی ئەمن و ئەمانی شەواکەن. بۆ نمونە جەنابی کاک ماسوورتی ئێمە هێزێک دروستەکەین بۆ سنوورەکان، ئەمە چەند لە ڕووی سەربازیەوە بنێن بۆ ئەمنێت شارەکە میمە و لە ڕێی خۆراک شۆ میمە، ئەیبینی ڕۆژانە چەند هێلکە و دووک و دەرمانیەتە ئەم شارە، شتی بەسەرچوو شتی خراپ. ئێمە لە جەبەکە خراپترە کە دوژمنەکەیتە ناو دزا کاتە ناو، فەرقی چییە؟ بەڵێ دزاکردنی دوژمن بە هەر شێوەیە بێت هەر دوژمنە هەر زەرەرە. بەڵێ بەڕێز نێچیروان بارزانی زۆرجار لە پەیامەکاندا بە دەنگێکی بڵند دەڵێت ئێمە شەڕ بۆ سلێمانی دەکەین و شەڕ بە سلێمانی نافرۆشین. باشە، ئێستا ئێوە وەکو بربژێرانی پارتی دەتانەوێت شەڕ بۆ سلێمانی بکەن، نەک شەڕ بە سلێمانی بفرۆشن. ئەوانەی کە ئێستا هەن شەڕ بە سلێمانی دەفرۆشن دەیانەوێت سلێمانی بخەنە دۆخێکی ناهەموارەوە، هاوڵاتیەکان بێزارکەن، دەروونێکی ئاڵۆز بۆ هاوڵاتیان دروستکەن. وەکو لە چەند بەرنامەیەکی دیکەدا گوتومە کوشت و بڕین و ڕێگریکردن لە هاوڵاتیان و لە چین و توێژەکان و لە هەژاران، ئەمە یەکێکە لە ڕێکارەکانی ئەم حزبانەی کە لە ئەمڕۆی سلێمانیدا هەن. ئێوە دەتانەوێت ئەمانە پاکتاوکەن
دەستێکی ئەمن و ئەمان لە ئایندەی سلێمانیدا بنیاد بنێ؟ بەڵێ ئێمە ئەگەر خەڵکی سلێمانی ئەو متمانەیە بدا بە ئێمە ئەمانەی خۆمان شەڕەکە بۆ سلێمانیکەین نەک سلێمانیەکان بەکاربێنین وەکو ئەمڕازێ وەکو چۆن لێرە بەکارێنن حیزبی دەسەڵات ئێمە ئەمانەی خۆمان بینمە پارێزەری مافەکانیان لە هەموو ڕویەک و ئێمە شەڕەکە بۆ ئەوانەکەین ئەوان بەس دەنگمان پێبن لاقی شتێکی تریان نەبێ ئاوەدانی ئایدی ئێمە ئەمن و ئاسایش ئایدی ئێمە ئازادی ئایدی ئێمە لە هەموو ڕویەکەوە پیانەڵێ کەواتە دەڵێ هیچ شتێکمان لەوان بە تاقیکردنەوەیەکی ئەم جاری پارتی و بە هێزبوونی پارتی دووبارە سلێمانی دەبوژێتەوە بەڵێ دەتانێ وا بڵێن بەڵێ سلێمانی ئەبوژێتەوە لە هەموو ڕویەکەوە چۆن خەڵکی هەولێر و دووهۆک لە ڕووی ئەمن و ئەمانەوە لە ڕووی هەمون ئەمنا لە ڕووی ئەقاراتەوە و لە ڕووی شەخصەوە لە هەموو ڕووەکانە چۆن ئەمن و ئەمانیان پارێزراوە ئەو بەڵێنە بە خەڵک سلێمانێ دین ئەو ئەمن و ئەمانە ئێمە ئیکەین لە سلێمانیا ئێمە وەکو بەربژێرانی پارتی دیموکراتی کوردستان چونکە کۆمەڵێ بەربژێری بەڕاستی دەگمەنی تایە کوڕی شەیدی تایە برای شەیدی تایە خەڵکی ئەمنی تایە خەڵکی سەربازیشی تایە ئەمە گرنگە بۆ ئەو بەربژێرانی کە بەم تەجروبەوە هاتوونەتە نێو کایەکەوە بتوانن لە ئایندەدا خزمەتی باشتر بکەن بە سلێمانی و بە کوردستان بەڵێ جەنابی سەرۆک کە ئەم بەربژێرانی داناوە لە خۆی دای نەناوە ئەوێ لە هەموو ڕووەکانەوە سلێمانی پارێزراو بێت هەم لە ڕووی ئەمنیوە هەم لە ڕووی سەربازیەوە بڵێن لە ڕووی خۆراکیشەوە بەڵێ ئێمە کە ئێمەی سەربازەکەی داناوە بڵێ ئێمە کۆمەڵە فەرماندی سەربازی تایە لە ڕووی سەربازەکەی سپێرە بە ئێمە و ئیشەکانی تری هەواڵەکەتی شمانەکەین کۆمەڵێ شەهادەداری باشتریشی داناوە ئەم مەحامیە ئەم دکتۆرە ینی هەموو کەواتە ئێوە دەتانێت داربەڕۆکە دروستکەن بەڵێ داربەڕۆکە ئەمانەی لە سلێمانیای دروست کرا گەشەی زیاتری پێ بدەن گەشەی پێ بکەین بەروبوومێکی باشی لێوەربگرین بۆ خەڵکی سلێمانی چکە خەڵکی سلێمانی زۆر لەوە شایستەترە خەڵکی سلێمانی پێشەوە شاری ڕۆشنبیری بە شاری ڕۆشنبیری ناسراوە شارێکی غەدر لێکراوە ئێمە ئەمانەی ئەو غەدرە بۆ سلێمانی بگێڕینەوە خەڵکی سلێمانی خەڵکێکی مستەقەفە خەڵکێکی شۆڕژگێرە بەڵام بەداخەوە خەڵکێکی غەدر لێکراوە باشە لە وڵاتانی دراوسێماندا زۆر جار هەوڵ دەدرا هاوڵاتیەکانیان تووشی کێشانی مادە بێهێوشکەرەکان بن لە سلێمانیشدا هەندێک لە بەرپرسەکان دەیانوێت گەنجەکان و هاوڵاتیەکان بەمڕێیە ببن لەبەرەوە بیل لە ژیان و بیل لە سیاسەت و بیل لە داهات و بیل لە هیچ شتێک نەکەنەوە تەنها ئەو شتەی کە بەلاڕێیاندا دەبات بەڵێ ئەسان لە سلێمانی خۆی دوو ڕێگە هەیە ڕێگەی پارە پیاکردن لە هەر ڕێگەوە کێشان نییە ینی بە دەرمان بێت بە قاچاقچێتی دووک و هێلکە بێت ئەدی لە هەر ڕێگە بەس پارە پیاکەن دوای ئەوە ئەیانەی خەڵکی سلێمانی لە خشتە بەرن بۆ ئەم دەرمانیان لە سلێمانی هەر بۆ بە مۆدیل بۆ مۆدیل لە ڕووی ئەمنیەوە سلێمانی پارێزراو نییە پارێزراو دەرمان پارێزراو نییە گەنجەکانی هەموو خشێتی لێ هاتووە کە وەک ئەو دەرمانە و دایە و ئەم خەڵکە مێشکێتێ شوێنێکی تر ئەمان هەچۆنێ بیانێ بەکاریە کەواتە ئەو دەروونە شایستی ئەوە نییە با بەکاری بێنی ئەو دەروونە ئاڵۆزەی کە لە سلێمانیدا دروست بووە لەسەر دەستی ئەم بەرپرسە نابەرپرسانە دروست بووە خەڵکی سلێمانی ئامادە بووە خۆی بە کوشدا قسەیە بە جەنابی مەلامسوان نەڵێ ئێستا خەڵک وایلیاتەوە ڕسم ما پۆستەرەکانە دڕێ قسە لە بەسەرکردەکان ئەمە یەکێکە لە خاڵەکان کاک محەممەد کە دەمەوێت قسەی لەسەرکەم بۆچی دەست بۆ پۆستەرەکانی کاندیدانی پارتی و بەربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان دەبرێت بەربژێرەکانی پارتی پێم وتی ئەم جارە کۆمەڵێ بەربژێری دەگمەنە کۆمەڵێ بەربژێری ئەی بۆچی شتێکی دیکە نەڵێن ئەمانەی کە هەن ئەم حزبولایانانە لە هێز و توانا و ئیرادە و دڵسۆزی پارتی دیموکراتی کوردستان دەترسن بەڵێ نەپێ ناڵێم ئێمە ئەم جارە بە کۆمەڵێ بەربژێری ئاڵتونیات نەدە سلێمانی پێشتریش ئاڵتونی بوون بەس ئەمەی ئەم جارە دوو جار ئاڵتونیە کە بینیان پۆستەرەکانی کاندیدەکانی پارتی لە سلێمانی بە تەواوی بڵاوی کرد کۆمەڵێ دەموچاوی تازە و جوانیان بینی کۆمەڵێ خەڵکی بەهێزیان بینی کۆمەڵێ خەڵکی شاریان بینی ئەمان پێ ئەزم نەکرا زانیان سەرکەوتنی پارتی لە سلێمانی مسۆگەرە بێت بۆ خەڵکی سلێمانی ئەم جارە ئێمە تاقیەکاتەوە وعدیشیان داوە ئێمە ناو خەڵکان وعدیان داوە ئەم جار ئێمە تاقی بکەنەوە باشە کاک محەممەد بێسەری کە کاندیدی ژمارە 58 پارتی دیموکراتی کوردستانە پێی وایە لەم هەڵبژاردنەدا پارتی دیموکراتی کوردستان کێروی جەماوەری زیاتر دەبێت و دەنگی زیاتر بەدەستدێنێت بەڵێ من بە دڵنیاو لێرە پێ دەڵێم زۆر بە ئاسۆیەکی ڕوون بە دڵێکی گەشت پێ دەڵێم پارتی ئەم جارە دەنگانی لە سلێمانیا دەنگێکی باشی زیاد دەکات نەک بڵێ 1000 و 2000 من پێشببینی حە کورسی بۆ پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانیا شەڕی هەشتەمیش ئەەکەین
کەواتە هاوڵاتیانی سلێمانی بە پێی و قسانی جەنابتان بێت دەڵێن بۆ کە چوونە سەر سندۆقەکانی دەنگدان بە نەیاران دەڵێن چیدی ئێمە ئەو ئەزیەت و ئەو با بڵێ ئازارانەی کە لە ڕابردوودا چەشتومانە بۆ لەمە و دوای نامانەوێت و بەدیلمانەوێت کە بەدیلێکی باش و دوسۆزی کوردستانە کە پارتی دموکراتی کوردستانە. بەڵێ خەڵک سلێمانی بە ئێمە ئەڵێت فری و دراوین جارێتتر نامانێ فریومان بنەوە بۆیە ئەوان پێدە من لە ناو جەماوەرە ئەو فریوە ئەڵێت تەواو ڕۆشت گوزەشت بۆ حیزبی دەسەڵات بۆ حیزبەکانی تریش بۆ ئەم دەردیکارەوە چقەنەفەقەنەی ناو پەرلەمان فرد ئەمان تەواون لە باشە من لە کەسایەتە سەربازیەکان پرسیارێک دەکەم چەندین کەمەندامی سەنگەرمان هەیە چەندین پێشمەرگەمان هەیە چەندین کە سوکاری شەهیدمان هەیە دەتانەوێت لە ئایندەدا چی بکەن بۆ ئەمانە من خۆم شەهیدی زیندوم کەمەندامی سەنگەرم بەڵێ ئەوەی کە من پێم بکرێت لێرە بەڵێن ئەدەم بە تەواوی کەسوک پێشە شتە کە سوکاری شەهیدان کە ئێمە ئەوانە کە لە شەهید بوون هەموو برا هەواڵی ئێمە بوون یان لە پەنای منە شەهید بووە لە پشتمەوە یان لە پێشمە شەهید بووە ئەبین بە پارێزەری ئەوان بەدڵنیایەوە کابراایەکی کەمەندان پێشمەرگێکی قارەمان جەسەیەکی لە دەستداوە ئێمە وەکو کەمەندامای سەنگەری سلێمانی تەنها لەم سنوورە لەبەر پارتی بوون عەرزێکمان پێڕەوا نابینن لە تاسوجا لە 2014 ئێمە عەرزمان وەرگرتەوە کەمەندامای سەنگەر 120 قەدعەیە نامان دەنێ ئەڵێن لە هەولێرمان دەنێ سەرکردایەتی خۆمان وەزیرەکانی خۆمان ئاگادار کرد لەوە کاکە بیان دەنێ با بیانێشیان ببڕێ ئەڵێ ناتان دێنێ بۆ لەبەرەوەی ئێمە گەشە نەکەین لەم شارە بەڵام ئەوان خەیاڵان خاوە ئێمە ڕۆژ بە ڕۆژ گەشە ئەەکەین باشە لە گەشە سەندنتاندایە کە دەست بۆ جێرگەکەی تۆ دەبرێت و دەیانەوێت منداڵەکەی تۆ بێسەر و شوێنکەن بەڵێ لە چەند ڕۆژی ڕابردوودا بەڵێ ئەیانێ بمان وەسێنن چکە ئەزانن ئێمە سەرکەوتنی پارتی مسۆگەر بۆچی هەوڵیان نادەست بۆ منداڵەکەی تۆ بەرن کوڕەکەی تۆ بەرن لەبەرەوە کاندیدێکی دیاری ئەم شارە سەر بە بارەگای بارزانی ئەزان دەنگێکی زۆر لە لایەنەکان ئەبم چکە وعد و بەڵێنێکی زۆرم وەرگرتۆ بە دڵنیاییشەوە پێ دەڵێم لە ناو جەرگەی حیزبی دەسەڵاتدارە دەنگێکی باش مسۆگەرەکە من سپاسی جەنابتانەکەم کە لەو کاتەدا لەگەڵمان بوویت بۆی کە بتوانین پەیام و ئامانجەکانی بەڕێستان لە بەرنامەی بازنەی هەڵبژاردندا بگەێنین بە بیسەر و بینەرەکانمان من ماڵاوای لە بیسەر و بینەرم دەکەم بەڕێستان لە کامێرەی خۆتانەوە لە پاش ماڵاواییکردنەکەی من دەتوانن بانگەشە بۆ ژمارە و لیستەکە و بەرنامەی کارتان بکەن لە ئایندەدا دووبارە سپاس بۆ جەنابتان زۆر سپاس بۆ شەیدان دادەنوێنین زۆر سپاس بۆ جەنابتان بەڵێ خۆشەویستان دووبارە سپاس بۆ میوانی بەڕێزی بەرنامەم محەممەد بێسەری کە لەم بەرنمەیەدا لەگەڵم بوو وەکو کاندید و بەربژێری ژمارە 58 لیستی 190 پارتی دموکراتی کوردستان کە هەمیشە گوتومە و دەیڵێمەوە دەنگدانتان بەم بەربژێرە دڵسۆزانە دەنگدانتانە بەمانەوە و ئایندەیەکی بەهێزی کوردستان دووبارە سپاس بۆیەوە و ڕێزی دیلمان خەسرە و قبولکەن خواتان لەگەڵ بێت من حاجی محەممەدی بێسەری بە ژمارە 58 لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بەڵێنتان پێدەم ببم بە ئەسێرەیەکی درەوشاوە بم بە پارێزەری مافەکانی تەواوی خەڵک سلێمانی بەبێ جیاوازی دەستەکانە خۆش بێت.